عزیزان لە قورئانی پیرۆزدا زۆر بابەتی زانستی گرنگ هەیە کە کاتێک دێن لە کۆڵینەوەی لەسەر دەکەن بۆیان دەرکە هەبڕاستی ئەمانە بخۆیان معجزەن. یەکێک لەو بابەتانە کە لە قورئانی پیرۆزدا هاتووە بە ئاەت ئەفەلا تەنظڕون إلى الإبل كيف خلقت باس لە حشترەکات کە چەندێک تایبەتمەندی هەیە و چەندێک گیاندارێکی تایبەتمەندە کە ئێمە لەم زانیاریەدا هاوکارانمان کە بۆیان ئامادە کردوین پێکۆبینەری ئەو زانیاریانە بین کە دەربارەی حشتر هەیە. وڵێ ئازیزانمان لە تۆری یەکەمدا لەگەڵتان دەمێن و باز لە بابەتێکی گرنگ دەکەین. بێگومان منداڵ هەر لە سکی دایکەوە هەستیاری دەرونی دایکەکە کاریگەری لەسەر منداڵەکە هەیە. ئەگەر دایکەکە دڵخۆش بێ منداڵەکەش دڵخۆشە و ئەگەر خەمبار بێ یاخود تووڕە بێ منداڵەکەش هەستی پێکە و کاتێکش ئەم منداڵە دێتە دنیاوە بێگومان کاریگەری دەرونیەکەی زیاتر دەبێت ئەوەی کە چواردەور چۆن ڕفتاری لەگەڵا دەکا و لەگەڵ گەورەبوونیدا لەوانەیە لە کەوتەی خراپی هەبێت. لەم تەوەرەدا باز لە هەستیاری دەرونی دەکەین لە منداڵدا بزانین ئایا هەستیاری دەرونیەکان لە لای منداڵ چین و نیشانەکانی چێ کاتێک کە لە منداڵێکدا دەرئەکەوێت و بزانین ئایا چارەسەرەکان چین پێویستە دایکان و باوکان و کۆمەڵگایش چۆن لەگەڵ ئەم جۆرە منداڵاندا کاریگەری بکە کاریگەریان لەسەر کەم بکاتەوە وهروەها هەڵسوکەوت و ڕفتاریان لەگەڵا بکرێت. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتەوە زانیاری ورتر لەسەر هەستیاری دەرونی منداڵ دەدەین بە ئێوەی بینەر و ئازیز بە میوانداری پزیشکی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان دکتۆر هەژار معروف کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر بێت. زۆر سپاس خۆش کاک دکتۆر با سەرەتا بزانین مەبەستمان چییە لە هەستیاری دەرونی پێناسەیەکی بکەین. لە ڕاستیە هەستیاری دەرونی شتێکە ینی شتێکی سروشتیە ینی هەر مرۆڤ کە لە دایکە بێ لە ڕاستیە هەستیاری دەرونی هەیە ینی هەموو مرۆڤێک و بێگومان مناڵی زۆر قۆناغێکی گرنگە و هەستیارە کە مناڵ و مرۆڤ بەگشتی ینی کە گەورەژە بێ هەر بە تەنیا بە پێویستیە مادیەکان
ناژی ئەوەی کە پێڵێن هەوا ئۆکسسیجین و ئاو و خۆراک و ڤیتامینەکان و ئەوانە بێگومان گرنگە پێویستیە مادەکان ئەوەی کە ئینسان لە پۆشاکێکی باشی هەبێ سەرما بوو خۆی گرم کاتەوەش سەرپەنایەکە بێ نوایەکە بێت یابیشی ماڵوە نیە ئەمانە هەمووی گرنگە ئەمەش پێویستیە مادەکانە بەڵام پێویستیە دەرونیەکان پێویستە ڕۆحەکان ئەوە هەستیاری مناڵ و مرۆڤ ئەوەیە یعنی کە جگە لە شتە مادەکان شتی تریش هەیە کە لەسەر و هەمویانەوە ئەتوانین بڵێن مەسەلەی خۆشەویستی ڕێز هاندانی ئینسان بە سوکایەتی سیر نەکردنی ئینسان مناڵ وەنیە هەڕەشە نەکردن ئەوەی کە ئینسان بەرامبەر نەترسێنێ مناڵ نەترسێنێ ئەمانە هەمووی پەیوەندیان بە هەستیاری مناڵەوە هەیە و ئەگەر ئەوانە کەوتم کە پەیوەندی باسیارەوە من هەستیاری مناڵەوە هەیە ئەگەر مراعات نەکرێەوە پیادە نەکرێت لە پەروەردەی مناڵە ئەو مناڵە زیانی پێگا لە ڕووی دەرونیەوە. کاک دکتۆر کاتێک باس لە هەستیاری دەرونیەکەین ڕەنگە دەستەواژەکان لامان تێکەڵ بێ بۆن منداڵێک قەلەقی هەیە ترسی هەیە یان جۆرێکی تر لە کێشەی هەیە ئەمە چۆن جیاکرێتەوە بە تایبەتیش ئێمە ئەزانین منداڵ خۆی طبیعەتی وایە زوو تووڕابێ ئەگری کاردانەوەی ئەبێ چۆن بزانین ئەم منداڵە هەر بڕاستی ئەم هەستیارەی هەیە نیشانە هەیە بیناسینەوە ئێمە بەڕاستی سێشت هەیە بێ باسی کێنێکی چندجارە مناڵ هەنی ئەتوانین بڵێنی تر لە تەمەنی شەژمانیەوە بۆ 12 مانگی و تۆزە سەروتریش هەستیارێکی مناڵ هەیە کە ئێمە پێی ئەڵێن هەستیاری ئەوەی کە مناڵ ناوێ بە تەنیاوێ حەزەکە ئەو کەسێک کە بە خێویەکە لە پاڵیا بێ دائیم نزیکی بێ دائیم لەگەڵ یا بێ لە ڕاستیە کە ئەو کەسە بێگومان بە پلەی یەکەم دایکە یعنی ئەتوانین بڵێ خۆشترین شت بۆ مناڵ کە لە دایکە بێ ئەوانە ئەوەیە کە یەکسەر دەستی لەسەر مامشی دایکی بێ و ملی و دەموچاوی و بۆ مناڵیە دەستی دامی خۆی لەسەر دایکی بێ ئەوە خۆی دڵنیایەکی ئاەتێک کە من تەنیا نیم کە من ئەو کەسێک گرنگە هەرچەندە بۆ مناڵی خۆ نەهۆشی بە دنیاژێ نەعەقلی بە دنیاژێ بەس بە هەست ئەنی مناڵ لەو خۆناغا لە ڕاستیە ئەی لە ساڵی یەکەمە بە هەستەکە چکە خۆ بیرکردنەوەوانەی نییە کەوا بوو مەسلەی ئەوەی کە مناڵ بە تەنیا جێ نەهێڵین هەر لەبەر ئەوەشە لە هەموو وڵاتانی پێشکەوتووە دایک کە مناڵیە بێ ئەوانەی کە کارمەندن مامۆستان یەکسەر ساڵێک مۆڵەتیان هێنێ بە موچەشەوە وانە بۆ ئەوەی ئەو دایکە دایمی خوای لەگەڵ مناڵەکە بێ و ئیشی سەرەکی ئەوە بێک ئەم مناڵە بەخێوکە و جێ نەیە لە زۆر ئەمە بەڕێی من یەکێکە لە پێویستی هەرە گرنگەکان و ئەگەر ئەمان تەطبیق نەکرێت لە ڕاستیە ئەو مناڵە نادڵنیایی بۆ دروستە بێ نادڵنیا ئەبێ بڕوای کەم ئەبێت هەم بە خۆی هەم بە دەوروبەرەکەی چونکە احتیمادی نیە زوو جێ هێڵن ئەگری هاوارەکە کە بێن بۆ لای و ترسی ئەوەشی لەلا دروستە بێ کە جێبی هێڵن و ئەوە ترسێکی زۆر زۆر قورسە ئەوە یەکێکە بەڕێی من لە هەستیارەکانی مناڵ هەستیاری دەرونی مناڵ کە وەکوتم بە تایبەتی مناڵی ئیتر لە 6 مانگەوە بۆ ساڵ و نی و 2 ساڵ تەنانە 2 ساڵ و نیویش شتێکی تر هەیە کە ئەویش گرنگە بەڕێی من زۆر گرنگە کە مناڵ وردە وردە زۆرتر گەورە ئەبێت مناڵیش لە ڕووی دەرونیەوە گەورە ئەبێ پێگا گەشاکە کە زۆر گەشەی کرد زۆر گرنگە مناڵ تۆ وای پەروەردە نەکەی کە ئەو مناڵە هەست بە گوناه بکە ئەنی بەو مناڵیە هەست بە گوناه بکە مەسەلا بۆ نمونە ئەتوانین بڵێن بە تایبەتی مناڵ کە ئەچێتە باخچەی مناڵان ئاوا لە 5 ساڵی و 6 ساڵی ئەچێتە مەکتەب و ئەوانە ئەو پەروەردەیی کە ئەکرێ پەروەردەیەکی پەڕگیر و تند و ڕق و گیر نەبێ یعنی کە هەمووی زەبط و ڕەبت و هەمووی یاسا و ڕێنمایی و ئەبێ ئاوا بکەی ئەوە باشە ئەوە نەباشە ئەوە خراپە ئەوە باشە ئەوە هەڵێ ئەوە ڕاستە ینی ئەمە لە ڕاستیە یعنی بۆ مناڵ باش نییە و تۆ وا مناڵەکە فێرکەی وا پەروەردەیکەی کە ئەبێ تەواو بێ پێرفێکت بێ هیچ هەڵەی نەبێ هەموو شتەکان لە 120 بکە ئەمە لە ڕاستیە ئەگەر زۆر بەردەوام بێ ئەو دایک و باوکە ئەبێ وەکوتم یعنی چاوەڕوانیکردنی دایک و باوک لە مناڵ کە چاوەڕوانەکەی واقعی نەبێ زۆر بێ ینی بۆ نمونە مەسەلا مناڵ بڵین کە ئەچێتە قوتابخانە هەر لە 1 و 2 سەرەتاییەوە
تۆ دائمی خوایی ئەو چاوەڕوانیە و هەبێ وەکو دایک و با کە ئەم مناڵە تۆ ئیشەڵا ئەبی بە دکتۆر و ئەبی بەوە و بەوە کە هێشتا هیچ دەرنەکەوتەوە مناڵێکە ئەسڵا هەر ناسانێت چییە دکتۆری چی ئەوە چییە ینی ئەمە بەڕاستی شێوازێکی هەڵەیە لە پەروەردەیە وەکوتم بۆی هەیە ببێ بەهۆی ئەوەی کە هەست بە گوناه بکە کاتێک کە نەتوانێت چاوەڕوانەکانی دایک و باوک بەجێ بگەێنێ دایک و باوک ئەوەیە کە یەکەمی مەکتەبەکە بێ لەوانەیە خەڵک مناڵی ترە بێ زۆر لەم زیرەکتر بێ ئەم نابێ بە یەکەم چی لێکەی کە نەبوو بە یەکەم و لە خوارەوە بوو تۆزێک وەکو وتم هەست بە گوناهی تیا دروستە بێ و ئەو هەست بە گوناهی ئیتر ئەڕوات ئەبێ بە ترس لەوەی دوا بکەوێت ترس لەوەی دایک و باوک جوزانم هەڕەشەی لێ بکەن خۆشەویستی نێنێ بۆ شێوەیە چەندین نیشانەی دەرونی تری بۆ دروستە بێ ئەمە هەستیارێکی گرنگە کە نابێ مناڵ وا پەروەردە بکرێ کە بەو مناڵیە هەست بە گوناه بکە بابەتێکی تر هەیە کە بەڕێی من ینی ئەوەش هەر گرنگە لە مەسەلەی پەیوەندی یعنی پەروەردەی باوک و دایک و مناڵ ئەویش مەسەلەی بەڕاستی باشە دکتۆر پێش ئەوەی کە ئەو بابەتە باس بکەیت کاریگەری هەستیاری دەرونی لەسەر کام ڕێگە زیاتر دەرئەکەوێت و لێکەوتی خراپی دەبێت لە ڕاستیە ئەتوانی بڵێ هەردووچیان هەستیارن هەم کوڕ هەم کچ بەس یعنی زۆرتر ئەتوانین بڵێن بڕێک کچ زۆرتر یعنی معڕەزە بۆ ئەوەی کە ئەو هەستیاریە دەرونیانە ئەگەر مراعات نەکرێ ینی زۆرتر تەتەور بکە دکتۆر خۆی نەخۆشی نییە یان ئەوە تا ئەمە سیفەتێکە بۆنی ژینگەوە دروستە بێ و ڕەنگە سەرکێشە بۆ نەخۆشی تر لە ڕاستیە نەخۆشی نییە بەڵام ئەگەر شێوازی پەروەردەیی بەردەوام بێ لەسەر ئەوە بۆی هەیە فعلەن کە گەورە بوو وردەوردە ببێ بە جۆرێک لە نەخۆشی ببێ بە جۆرێک لە لاوازی لە کەسێتی ئەو کەسە ببێ بە جۆرێک لە لاوازی لە ڕاستیە اینجا وەکو وتم ئەمانە خۆی هەموو ئینسانێک وەکوتم مناڵ گەشەی دەرونیشەکە هەر ئەوە نیە باڵا بکە و قەڵەو بێ و هین بێ گەشەی دەرونیشەکە اینجا لە گەشە دەرونیەکانە بێگومان گەشەیەکی سروشتیش ئەوەیە بۆ نمونە ئێمە باسی هەست بە گوناحکردنمان کرد خۆی لە ڕاستیە ئەمە ئەتوانی بڵێ بە شێوازێکی سروشتی هەمومان وردە کە عقلمان بە دنیا کردەوە فعلەن یعنی هەستێکی سروشتیمان بۆ دروستە بێ بە گوناحکردن بۆ نمونە کە هەڵەیەکی گەورە ئەکەین بەرامبەر بە مناڵێکی تر یا بۆ نمونە تەنانەت ئەگەر بە ڕێکەوتیش بێ شتێک ئەشکێنین وانە سەرپێشیەکی قورسی دایک و باوکەکەین یعنی کاردانەوەی سروشتی مناڵ ئەوەیە کە هەست بە گوناح بکە هەست بە هەڵە بکە بەس مهمەوەیە ئەو هەست بە هەڵەیە یعنی زۆر هین نەبێت زۆر نەبێ بە شتێکی ڕۆژانە ئیتر هەمیشە بیری لە لای ئەوە بێ کە من ئەبێ لە 100 دایک و باوکم لێم ڕازی بن و نابێ هیچ هەڵەیە بکەم و نابێ هیچ سەرپێچیە بکەم چونکە ئەگەر وای لێبێ لە ڕاستیە ئەوەی کە پێڵێن بڕوا بەخۆبوون ئەو مناڵە بڕوا بەخۆبوونی نامێنێ وەکو وتم سەر بەخۆبوونی کەمترە بێ بۆ هەموو شتێکە بێ پرسکا ناوێرێ هیچ شتێک خۆی بەتەنیا بیکە اینجا لێرە بەڕێی من یەکێک لە هەستیارەکانی تری مناڵ کە زۆر گرنگە ئەوەیە کە دایک و باوک و دەوروبەر دایک و باوک مامۆستا دادەی ڕەوزەکان پەروەردکارەکان هی ئەوانە یعنی بە هیچ جۆرێ زمانێکی سوکایەتی پێکردن و هەڕەشە و ترساندن و ئەوانە بەکار نێنن لەگەڵ مناڵە ئەوە زۆر گرنگە یعنی تانەلێیان هەر شتێکی نەباشی کرد ویان ئەگەر چاوەڕوانەکانی گەورەی نەتوانی بەجێ بگەێنێت تۆ خێرا سەرکوتی کەی خێراتانەی لێبی بەردەوام ڕەخنەی لێ بگری بەردەوام ناڕازی بی لێ بەردەوام پێ بڵیت تۆ هیچی تیا بەسەر نییە ئێمە هەر نەکبەتین مناڵەکانمان هەروایە مناڵی فلان لە تۆ باشترە ئەو لە تۆ باشترە هەرتۆ تۆ بۆچی وای ئەمە لە ڕاستیە مناڵ ئەڕوخێنێ
يعني بجاري منال الرخيني أما هيج بالروابة خبون أو شعوريك تو بلي من دايكو باوكم مني خوجة حساب بوكا قيمتهم أزاني أوانا حموي دا أبزيل لا أو منالا وبهي جوري أو منالا كسبيني جوربو كسيتيشي بهزي نابي ببيشوانو كسيتيشي زور لاوازي بيت. باشە دکتۆر ئەگەر بچینە بابەتە پەروەردەیەکانەوە زۆر جار دەوترێت دایک و باوگیان پەروەردەکار ئەبێ زۆر هاوسەنگانە مامەڵە لەگەڵ منداڵا بکە بۆی کە هەموو جارێکیش بۆ منە ناز نەدرێ بە منداڵ ڕەنگە هەندێک کەس بڵێ باش ئەگەر من هەموو شتێکم بە قسەی مناڵەکە کرد ئەم منداڵە تووشی ئەم هەستیاریە دەرونیە نابێ یان ئەوەتە ئەمە چۆن ئەبێ خۆی لە ڕاستیا یەکێ لە هەڵەکانی پەروەردەی مناڵ ئەوە کە ئێمە بە ئینگلیزی پێی ئەڵێن ینی ئۆڤەر پرۆتێکشن یعنی بیکەن بە کوردی ینی تۆ زیاد لە حەد بە قوربان و بە ساقە و ناز و ئەوانەی بگری و زیاد لە حەد هەرچی شتێکی ویست باش دەکە منطقیش نەبێ باش دەکە معقولیش نەبێت تۆ ئیلا هەر بۆی بکەی لە بەرەوەی زۆر خۆشەوە ئەوە باش نییە بە هیچ جۆرە ینی ئەو مناڵە چونکە سبەینە خۆکە گەورە بوو دەوروبەر خۆ باوکو دایک نییە نازی بشێشێ دەوروبەر مناڵی عەجوولە مناڵی شەڕەنگێزە عەجوولە کاتە هاوسەنگی گرنگە بەڵێ هاوسەنگی زۆر گرنگە وەکوتم ناسپێدانی لە سنوور بە دەری مناڵ بە هیچ جۆرێ باش نییە بۆ ئەو مناڵەوە ئەسڵەن بڕوا بەخۆبوون کەمەکە لای ئەو مناڵە سەر بەخۆبوون بڕوا بەخۆبوون بەرگەگری بۆ سەختی و کۆسپ و کێشەکانی ئایندەی ژیان دکتۆر ئەکرێ هەر ئەوەش هەستیاری دەرونی لای هەنێ مناڵ دروست بکە ئەو زۆر ناسپێدانە بە جۆرەگە جۆرەکان لە ڕاستیە بێگومان یعنی ئەو مناڵە وا ڕایە کە ئەبێ دەوروبەری شەڕ و دایک و باوک لەگەڵ ڕەفتارکە دەوروبەر دایک و باوک نییە ئەو کات ڕەنگە هەستیاری زیاتر بێت تووشی کێشەی دەرونیە بێ ئەو وەختە ناگونجێ لەگەڵ کۆمەڵە ئەو وەختە بۆ نمونە تۆ یعنی یەکێکە بڵێن گەورە بێ ئەچێتە سەر ئیش زۆر جار ئیشەکان تۆ بەتەنانی لەگەڵ سێ چوارێکی کا ئیشەکەی تۆ بەم نازە گەورە بووبی ئەو وەختە گونجانێ لەگەڵ کرێکارەکانی لەگەڵ ئیشکەرەکان لەگەڵ کارمەندەکانی ترا گونجانێ باش نابێ بۆچی چونکە تۆ دایمی خۆی چاوەڕوانێکی زۆری هەیە لەوان کە ئەوان نازە بەنێ وەکو دایک و باوک دایمی خۆی بە قوربان و بە ساقە و خاتری گرن و چی هەلومەرجی ئیشکردنیش لە شوێنێکە ئەوە نییە ینی ئەو کەسێک کە ئیش بە تۆکە ئیشی لە تۆ بەرهەمی لە تۆ بێ لە کاتی خۆتا بێ بۆ سەر ئیش و لە کاتی خۆیان بڕۆیتەوە ئەوانە لەبەرەوە ناسپێدانی زۆر یەکێکە لە هەڵە قورسەکانی پەروەردەی مناڵ لە ڕاستیە. باشە دکتۆر ئاماژەت بە سێ بابەتی زۆر گرنگ کرد کە ئەویش ترسی دوورکەوتنەوەی مناڵ بوو لە خێزانەکەی و هەستکردن بە تاوان و سوکاتی پێکردن باشە ئەگەر ئەم سێ بابەتە لە منداڵدا بوونیان هەبێت و چارەسەر نەکرێن لە داهاتوودا ئایا سەر دەکێشێ بۆ چ نەخۆشیێکی دەرونی لە ڕاستیە وەکوتم لە پێش هەموو شتێک سەرکێشێ بۆ مەسلەی کەسێتی ئەو مناڵە کە گەورە بوو کەسێتیەکی پڕکێشا بێ کەسێتیەکی بەهێز نابێت وە کەسێتیەک ئەبێ کە بڕوا بەخۆبوون تایە کەمە بێت و زۆر جار ئێمە دوو نەخۆشی دەرونیمانەیە کە بە تایبەتی پەیوەندی بەمەوە هەیە مەسلەی نەخۆشی دەرونی ترس چونکە ئێمە زانین ترس دوو جۆری هەیە جۆرێکی هەیە سروشتی و هەمومان هەمانە و شتێکی ئاساییە و بەڵام نابێ بە کێشەی ژیانی ڕۆژانەمان هەموو ئەوە ترسە ئاسایەکەیە هەموو هەمانە بەڵام ترس وەکو نەخۆشی ئەوەش هەیە چەندین جۆری نەخۆشی ترس هەیە و یەکێ لەو نەخۆشیانە نەخۆشی ترسە ینی ئەو کەسەکە گەورە بوو بۆی هەیە تووشی نەخۆشی ترس بێ نەخۆشیەکی تر ئەوەی کە ئێمە پێڵێن خەمۆکی یعنی ئەنی تۆ بۆ نمونەوە کوتم کە تۆ گەورە بووی متمانە بە خۆبوون کەم بوو متمانە و بە خەڵکیش کەم بوو هەستێک کرد خەڵک ڕێز ناگرێ حسابە بۆ ناکە وەنیە تێکەڵاوی وردە کەمە بێتەوە بۆی تووشی دڵ ئێشان نەبی وەنیە لەبەرەوە بۆی هەیە ئەوەش سەرپکێشێ بۆ خەمۆکی بە تایبەتی دکتۆر چارەسەر هەیە بۆ هەستیاری دەرونی لای مناڵ بەڕێی من چارەسەر لە ڕاستیا گرنگترین شت ئەوەیە یعنی بەڕاستی دایک و باوک کە مناڵ دروستەکەن یعنی ئەسڵەن هەر لە قۆناغی سکپڕبوونی یەکەم سکپڕبوونی دایکە هەم دایک هەم باوک نەکرد هەم دایک هەم باوک بەڕاستی ڕۆشنبیری دەرونی کۆ بکەنەوە لەسەرەوەی کە دایک چۆن بێ باوک چۆن بێبێکەوە ئەم مناڵە چۆن بەخێوکەن لەو ڕۆژەوەی کە لە دایکە بێ و بگرە ئەسڵەن لە دوایین هەفتەکانی سکپڕیا
ئەوە بەڕێی من باشترین شت ئەوەیە جارە ئین زانیاری تەواو وەرگرن لەسەر ئەوە و ئەمڕۆ زانیاری زۆر هەیە ینی لە ڕێگەی ئینتەرنێت و ئۆشتانەوە جگەلەوە کتێب هەیە چەندین چاوگی زانین هەیە کە ئینسان ئەتوانێت وەریگرێت. دکتۆر لە سەرەتای بەرنامەکە لەگەڵ هاوکارم لەنیا باسی ئەومانەگر ینی لە یەکێک لە بابەتەکان کە خوێندمەوە باس لەوە کاڵە و منداڵانی کە بۆ مەم هەستیاری دەرونیان هەیە بەرز نییە منداڵێکی تەمەڵ بوون زۆر جار هەیەە زۆر زیرەکن و زۆر داهێنەرن تا چنێک گرنگە ئەگەر مناڵ ئەم گرفتەی هەبێ دەوروبەری بەشایی کەم سێری نەکات. من یەکێ لە کێشە گەورەکان باسمان کرد کە یعنی سوکایەتیکردن بە مناڵ و بەردەوام ڕەخنەگرتن لێی ئەو مناڵە یعنی بەڕاستی وێرانەکە ئەگەر زیرەکیش بێ لە ڕاستیە تەمەڵیەکە ینی ئەو مناڵە بڕای بەخۆی نامێنێ لەبەر ئەوە هاندان گرنگە یعنی ئەوەی کە مناڵ فێری ئەبێ بەڕاستی مناڵ شتی باشە و زانین و زانست بەڕەخنە لێگرتنی بەردەوام بە هەڕەشە بە ترسانن بە بەراوردکردنی لەگەڵ مناڵی ترا کە لەم باشترن بە هیچ جۆرێ باش نابێ پێش ناکەوێ گەشە ناکە لە ڕووی دەرونی و زیرەکیەوە ڕێک بە پێچەوانەوە بەڵام بەڕاستی پێچەوانەکەشی ڕاز نییە یعنی تۆ هەر لە سەرەتاوە ئەم مناڵە وا تێبگەێنی کە تۆ یەکەمی کە تۆ نمونەت نییە لە دەوروبەری مناڵەکانی ترا کە ئێمە چاوەڕێ ئەوە لە تۆکەین تۆ ئیتر بەرزترین پلە هەبێ ببی بە پیاوێکی گەورە کچێشی گەورە بەم شێوەیە ئەمەش هەڵەیە یعنی چونکە لێگەڕێ ئەو مناڵە ئەین تۆ وای دانێ بەڕاستی مناڵ وادانێ یعنی گوڵێکە ئێمە زانین گوڵ چەندین جۆری هەیە هەندێک گوڵ هەیە بۆنەکەی زۆر خۆشە هەندێک گوڵ هەیە ڕەنگەکەی زۆر جوانە هەندێک گوڵ هەیە پەڕەکانی زۆر جوانن لە شێوە ئەوانەیەوە لەبەرەوە مناڵیش تۆ وای دانێ و ئەبێت تۆ دەوروبەر و هەلومەرجێکی بۆ دروستکەی کە ئەو گوڵە بگەشێتەوە کەسێتەکەی بگەشێتەوە لێگەڕێ بە شێوەیەکی سروشتی بگەشێتەوە و تۆ هانی بە ئاوی خۆراشی ئەیتێ خۆراشی دەرونی ڕۆحی زانین ئەمانەی ئەیتێ بەڵام تۆ بتێ بە زۆر یعنی گوڵێک کە بۆنی نییە تۆ بە زۆر بتێ بیکەی بە گوڵێک کە خۆشترین بۆنی هەبێ نابێ وازی لێبێنە ئەم گوڵەکە بۆنی نییە خواشتێکی کەی یاوەتێ زۆر جوانە زۆر یعنی ئەبێ بزانی ئەو مناڵەی من خۆی بە سروشتی کە گەشەکە چیمان پێڵێ چیمان پیشان ئەیە ئەبێت تۆ لەگەڵ ئەم گەشەکردنا بڕۆی نەک بە زۆر نابێ هیچ شتێ بە زۆر نابێت کاتمان نەماوە بەس من ئەمە کۆتا پرسیار بکەم بابەتێکیان کە زۆر خەڵک لە لای بوێتە کێشە ئەوەیە کە مناڵەکەی زۆر جالانێ لە قۆناغێکی قوتابخانەیە هەست بە ترسی دوورکەوتنەوە بکات و نەچێتەوە قوتابخانە ئایا دایک و باوک لەم کاتە چۆن ڕەفتار بکەن بۆ ئەوی ئەم کێشەی چارەسەر بکەن بە دەقیق بەڵێ لە ڕاستیە ئەوە هەیە لە مناڵانە کە کێشەکە دروست بوو باسمان کردوتمان لە ئەوڵەوە هەوڵبا لە ڕاستیە دایک و باوک بۆی ئەسڵەن ئەو کێشەیە دروست نەبێ یەکێ لە شتە زۆر گرنگەکان ئەوەیە کە دایک و باوک ڕازگۆ بن لەگەڵ مناڵە بۆ نمونەکە کە دایک و باوکی ئەیانەوێ مناڵەکە جێبێڵن لای کەسێک برایشی گەورە خزمێک بە دزیەوە نەڕۆن ئەوە خراپترین شتە دەسەکەیتە ملی ماچێکەکەی طبعاً بڵێن 3-4 ساڵ بێ ئەو ئێمە ئەچینە دەرێ سەعاتێکمان پێچێت ترسە نەبێ خەمە نەبێ ئەو ئەمە لەلایە زۆر کەسێ بە دزیەوە ئەڕوا ئەوە خراپترین شتە کاوابێ بێ مناڵ لە 100 دڵنیا بێ لە قسەی دایک و باوک درۆی لەگەڵ نەکەن ئەفێ ڕازگۆ بێ لەگەڵی ئەوە مهمترین شتە پێی ئەڵێ سەعاتێکی کەیەمەوە یەیتەوە سەعاتێکی کە ئەو متمانە بە خۆی پێیاگەیتە ناترسێلەوەی تۆ جێبێڵی بە هیچ جۆرە ناترسێلەوەی جێبێڵی وانە لەبەرەوە ڕازگۆیی زۆر گرنگە لەگەڵ مناڵە بیکە اینجا کە بێگومان مناڵە بێ وردە فێر بێ دوورکەوێتەوە لە دایک و باوکی با وردە دوورکەوێتەوە لە پڕ دوور نەکەوێتەوە وانە جگەلەوە ئەو مناڵانە بەڕاستی ئەم کێشیان هەیە کە بۆ نمونە لە مناڵیە دایک و باوکیان ئەمرن یا دایکی ئەمرێ یا باوکی ئەمرێ وانە ئەمە بتێو نەتێ ئەمە دەرونی ئەو مناڵە بڕێک برینارەکە لەبەرەوە ترسی هەیە لەوەی فعلەن یا بۆ نمونە کە سوکارێکی نزیکی مناڵەکە ئەمرێ کەسێکی زۆر نزیک لە پڕ نامێنێ ئەمە طبعا ترسی لا دروستەکە ترس لەوەی دایک و باوک چۆن ئەمە چارەسەر بکەن لە قۆناغەیە لە ڕاستیە یعنی بگەڕێمەوە بۆ پرسیارەکە ئەوەی کە بڵێ ناچێ بۆ باخچەی مناڵە ناچێ بۆ مەکتەب لە ڕاستیە زۆر مهمە مناڵ لە تەمەنی خۆیان بچێ بۆ دایانگا بچێ بۆ باخچەی مناڵان بچێ بۆ مەکتەب ئەگەر کە دروست بوو کێشەکە وەکوتم لە ڕاستیە
وا پێویستەکە لەوانەیە لەگەڵ مامۆستاکانە قسە بکرێ لەگەڵ مدیرەکە قسە بکرێ کە مناڵەمان یعنی نەیشارنەوە ئەم کێشەیەمان هەیە لەگەڵی بەڵام ئێمە پژگیریەکەین هیوادارم ئێوەش پژگیریمان بکەن ئێمە وەکو دایک و باوک ئێوەش وەکو مامۆستا و مدیر یارمەتیمان بین بۆ نمونە یەکێک لە ڕێیەکانەوەیە یا دایک یا باوک بەنۆرە ئەچن لە مەکتەب لە دەروی پۆلەکە دانیشن بە مناڵەکە ئەڵێن کوڕم کچمەوە ئێمە لە دەرەوەین خەمەنەوە هیچ شتێ ڕوونایە هەندێک مناڵەیە تەنانەت پێویستی بەوەیە ینی هەفتەیە 2 هەفتە 10 ڕۆژ بە پێی ترسی مناڵەکە ئەسڵ لە پۆلەکە لەگەڵی دانیشی لە تەنیشتیا لەگەڵی دانیشی شتی واژەیە هەندێکی تر هەیە لە ڕاستیە یعنی ترسەکە ئەمەنە زۆرە ئەشبێ بۆ دەرکەوێت لە ڕاستی هەوڵی بزانین چییە مەسەلە ترسەکە لەوانەیە لە یەکەم ڕۆژە مناڵێکی بێحیا و عەجوول مناڵەکەی ترسانە بێ پاڵێکی پێوە نابێ لێ یابێ یا مامۆستایەکی جوزانم ینی ڕووی خۆ زۆر خۆش نەبێ و من ڕووبووج بێ و نەوعێ بێت و ڕەبوو بێ لەوانە شتێکی وابێ مناڵ کە بە 6 ساڵی بەڕاستی هەندێک شتێ توانی بۆی شەرحکەی تێگەێنی بانی کێ بڵێ کوڕم هەموو مامۆستایەوانیە خەمە نەبێ ئەوە یا دانیشتنێ ساسکەی لەگەڵ مامۆستاکە بێ لەگەڵ مناڵەکە قسەکە ئاخر شت ئەگەر ئەمانە هیچ سوودی نەبوو لە ڕاستیە ئەو وەختە ئۆکەی بە زۆر مناڵەکە ناکرێ خۆ بڵێ ئیلا بێ دانیشی نەشیێ بۆ مەکتەب نابێ ئەو وەختە تۆ لە ماڵەوە وەکو دایک و باوک دەرس بە مناڵەکە ئەڵێ کە ئەنەما هەر ئەخوێنێ تێگەی بەرنامەی خوێندنەکە کتێبەکان لە مامۆستاکە وەرەگری هی هەموو دەرسەکان خۆت لە ماڵەوە دەرسی پێڵێ هەفتەی جارێ هەرچی چۆنێ بووە ئەیبێتەوە بۆ مەکتەب سەردانشی مەکتەبەکە بکە و ئەگەر لە پۆلەکانە یعنی مەسەلە دوای پۆلیسیەوەوانە ئیمتیحانیشی ئەگەر ئیمتیحانوانەشە بوو ئەو وەختە تەحمولیەکە ئەو مناڵە بچێ ئیمتیحانێک بە و نایڵی دوا بکەوێت بە هیچ جۆرە نابێ ئەوە بکەی کە بڵێ کە هەر واز نەچێتەوە بۆ مەکتەب ئەوە هەڵەیە وەکوتم مەکتەب لە ماڵەوە تۆ بۆی هینەکەی پۆلەکەی لە ماڵەوەیە وەوردە وردە ئەو ترسەی نامێنێ و ئیلا هەرەچێتەوە مەکتەب دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر هەژار معروف پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونەکان سپاس